خوێنەری کورد خوێنەرێکی باشە، خراپ نییە، بەڵام بەدیدی من لە ئێستا و لەم زەمانەی کە ئێستا هەموو جیهانی تێکەوتووە بە تایبەت جیهانی ئەوەی کە پێڵێن جیهانگیری، هەڵبەتە کوردیشی گرتووەتەوە. ئەتوانم بڵێم من وەکو کتێفرۆشێک و هەمووی ژۆک و خوێنەرێک ڕاستی لە جێی تەمۆحی منان نییە، ینی هەستەکەم باگراوندی معریفی تاچی کورد پاشەکشەی کردووە لە باتی بچێتە پێشەوە. ئەوە داخەوە هەنێ لە نووسەرەکانیشمان بەرەو تیجارەت ڕۆشتون لە باتی ئەوەی کە دڵی خوێنەری خۆی ڕاگرێ یان بە مەبدە ئەوە بنووسێ. هەڵبەتە ئەمانە هەندێک گرفتن کە وا لە خوێنەرەکە بەردەوام بێ بە شێوازێکی نادروست، وا لە خوێنەریشەکە کە بێزار بێ فترێک بخوێنێتەوە دوایی وازی دەبێنێ و نزیک بێتەوە لە سۆسیال میدیا کە بەداخەوە ئێستا سۆسیال میدیا دەورێکی خراپ ئەبینێ لەسەر بارودۆخی کتێب. ئەتوانم بڵێم ئەم دوانە هەمیشە لە جەنگدان کتێب و سۆسیال میدیا، یان بڵین کتێب و لاپتۆپ و مۆبایل و وەچەکانی باشە. هەڵبەتە ئێستا ئەم دوو چەمکە کە شەڕیانە ئەین جەنجیانە لە بینیشە خوێنەرە بێ بە سوتەمەنی نازانێت چی خوێنێتەوە و نازانێت چی هەڵبژێرێت. کتێب لە ئێستا نەبووە بەوەعی، چونکە ئەگەر ببووە ئێمە کۆمەلگایکی خوێنەوار بووینە بوو وەکو هەندێک لە لوبنانیەکان یا فەڕەنسیەکان تەنانەت فارسەکانیش. هەڵبەتە ئەو هەموو کارەساتە ناخۆشەمان نابینی کە ڕۆژانەی بیستین مەسەلەن تعدا لە مناڵی بچووگە کرێ، مەسەلەن ژنە کوژدێ مەسەن تا ئێستا، یا مەسەلەن غەدر لە پیاوەکانە کرێ، خۆ ئێمە هەر ناکرێ ئێمە هەر چاومان لەسەر لایانی ئافرەت و مناڵ بێت لە مجتەمەعە لە کۆمەلگایە. بۆیە ئەڵێم لە ئێستا نەبووە لەبەرەوەی کە خوێندنەوە کللتوری ئێمە نییە، یعنی ئێمە لە خانەوادەکانمانە کاتێک تەمان من بە گشتی قساکەم، هەڵبەتە هەندێک نوخبەشەیە کە جێی دڵخۆشیە با ئێمە ڕەشبین نەبین، بەڵام بە گشتی لە خانەوادەکانمانە مناڵەکانمان فێریەوە ناکەین بخوێنەوە یان فێری کتێب ناکەین بە هاوڕێیان، کە ئەمەشمان نەکرد بێگومان کاریگەریە بێت لەسەر ئەوەی کە کۆمەلگاکەمان کۆمەلگایکی واعی نەبێت لە ڕووی کتێبەوە. تۆ دیقەت بە ئەوەندەی مەسەرەن گەنج من باسی زۆری ناکەم، ئەوەندەی گەنج داڵغی لای مۆبایلێکی باش ئەبی کڕێ، داڵغی لایەوە نییە کتێبێکی باش کڕێ، ئەگەر ویشی بکڕێ هەڵبەتە هەمووی ناڵم، بەڵام بەعزێکیان بۆ چاولێکەری کڕێ مەسەرەن لە من خۆم کتێفرۆشم هەیە هاتووتێتی کۆمەڵە کتێبی جوانم بەرێ بۆی بەس دیار بێت لە پێش ئەو پێشانگایك ناڵە کتێبێکم بەرێ ناوەڕۆکی باش بێ. لەبەرەوە من وەکو کتێفرۆشێ هەڵبەتە بەداخەوە ئێڵم لە ئێستا نا، بەڵام لەوانەیە مەسەن لە ئایندەیە تۆزە بچینە پێشەوە مەسەن مۆزەی خەڵک باشتر بێت یا کۆمەڵگەی کوردی بەرە و کرانەوە ئەچێت. تەمە ناکەم هیوادارم کە کتێب ببێ بەوەی کە تاچی کوردی وا لێ بکە، وعیکە، ڕۆشنبیریکە سەبارەت بە هەموو کایەکانی ژیان. خوێنەری کتێب ئێستا بە ڕێژە ناتوانانی دیاریکەی، بەڵام خوێنەرمان هەیە، ینی لە مقابلیشە کۆمەڵە کەسیشمان هەیە کە هیچ کاتێ بەلای کتێبان ناچێت، ئەوەشمان هەیە، بەڵام بەگشتی قسە بکەین خوێنەرمان هەیە، بەڵام گرنگ ئەوەی بزانین چی ئەخوێنینەوە. ینی بەداخەوە ئێستا هەندێک ناوەندی ڕۆشنبیری پیابوون یا مەسەرەن هەندێک چاپەمەنی هەندێک کتێب چاپەکە بەڕاستی من ینی بەزەین بە حاڵی خوێنەری کورداتەوە، تەنانەت ئەو پەڕانەی کە لەو کتێبات خەسار کراوە من بە تاوان ێزام، چکە مەرجنی هەموو کتێبێک کە بەرجی پێ و ناوەڕۆکی هەبوو وەکو کاغەز و نایان ناکتێب شایستەی خوێندنەوە بێت. جا لەبەر ئەوە هیوادارم ئەو ناوەندانەی کە ئێستا هاتوونەتە پێشەوە و ئەوانەشی یارمەتی ئەدرێن لەلایەن حکوومەتی هەرێم بۆ بە چاپگانی کتێب هەوڵ بدەن کتێبی زۆر باش بخەنە کتێبخانەی کوردیەوە.
تا چەند خەڵک هاوڵاتی سەردانی کتێبخانەکانەکە لێرەیە توانین بڵین خەڵکیی زۆر سەردانی کتێبخانەکانەکەن بەڵام ئەو کەسانی کە لەناو ئەم هاوڵاتیانەیە خوێنەرن ڕێژەیەکی کەمن بۆ نمونە ئەگەر ڕۆژانە 100 کەس بێتە کتێبخانێکی ئاواوە سەردانەکە مەسەڵەنیە لە کافتریاکەی چایەگەخوا قاوەیەگەخوا لەم 100 کەسە لە سا 20 کتێبەکڕێت یعنی ئەبێ وریای ئەو حاڵەتە بین ینی ئەو کەسانی کە سەردانی کتێبخانەکانەکەن هەمویان کڕیاری کتێب نین و هەمووشیان خوێنەر نین بەڵام بە بۆچوونی من ئەگەر ڕێژەکە کەمیش بێت لە ئێستا زۆر کەمیش بێت جێی دڵخۆشیە چکە هەموو ئیشێکی باش لە هەنگاوی یەکەمەوە دەست پێکە ئەو بۆیە دڵخۆشم بۆ ئەگەر ڕۆژانە یەک کەسیش بێتە کتێبخانەکەی من وەکو خۆم دڵم پێی خۆشە بەڕاستی هەڵبەتە بۆیەوە ئەڵم چکە هەندێک کتێبخانە و ناوەند هەیە وەکو وتم پێشتیش باسم کرد کتێبی زۆربۆر چاپەکە کە مەطبعەیە یا کتێبخانەیە کتێبی زۆربۆری چاپ کرد جێی تەمەحی خوێنەر نییە ئەین تۆ ناتوانانی مەسەن زۆر هەموو سێوەکانم بخەیتە ناو سەبەتەی کتێفرۆشێکەوە بڵێ ئیتر من تەواو بەرەو معریفە و بەرەو ڕۆشنبیریە چون مادەم من هەموو ڕۆژە سەردانی یەکەم هەم ڕۆژێ ئەخوێنمەوە چکە وەکو وتم خوێنەر ئەبێ بزانێت چی ئەخوێنێتەوە ینی ئەوە گرنگە بە دڵنیاییشەوە خراپ نییە ینی بە بەراوردیش ئەوەندەی مەسەلەن کافتریا و هەندێک شوێنی گشتی هەیە لە سلێمانی و شارێکی سلێمانی ئەوەندە کتێبخانە نییە بۆیە دڵخۆشم یا هیوادارم کە ڕێژەی کتێبخانەکان زۆر بێ و ئەوەش ئەرچی هەموو لایەکە بە تەنیا هەر حکومەت نییە بەڕاستی تاچی کوردیە بێ بگاتەوە قەناعەتەی کە کتێب خۆراشی ڕۆح و مێشکە. بە بڕوای من بە کللتورکردنی خوێندنەوە لە باخچی ساوایانەوە دەست پێکات یعنی چکە فرۆی دەڵێ شخصێتی ئینسان لە 4 ساڵی و تەشکیلە بێت دروستە بێت ینی هەموو هیوایەت و حەزەکانی لەو 4 ساڵی تەمەنیان تەشکیلە بێت دروست دەبێت بۆیە ئەگەر ئێمە کتێب بخینە بەردەستی مناڵی 4 ساڵ و 5 ساڵ بڕوان ناکەم هەتا کۆتاییەکانی تەمەنی دەست بۆ تفەنگە بەرێ بەڕاستی لەبەر ئەوە بە کللتورکردنی خوێنەوە لە خانەوادەکانەوە دەست پێکە و زائیدەن لە باخچەی ساوانەوە هیوادارم ئەوە بکرێ بە پرۆژێک هەموو خوێنەران و هەموو ڕۆشنبیرانی هەرێمی کوردستان ئەو بەرن بیبەنە پەرلەمانەوە بۆ ئەوی کە ئێمەش هەر هیچ نەبێت وڵاتان هەر هیچ نەبێت ئەوانی دراوسێمان مەسەن فارسەکان خوێنەوەیان کللتورە بەڕاستی ئەو باسی ئەوروپیەکان هەرمەکە بەڕاستی کە ئێمە وەکو میلەتی کورد میلەتێکی زۆر کۆنیشین ینی گوناحە خوێنەرمان کەم بێت بەڕاستی ئەم جۆرە نووسەرانە ئەم کەسانە پرۆوەکو مامۆستا عیزەدین مستەفا ڕەسوڵ و عەزیز گەردی و هەندێک کەڵە نووسەرمان هەیە نازانم وەسف ناکرێن چکە ئەوانە بڕۆن دروست نابنەوە هەڵبەتە هیواداریشی مەسەرن لە جیلی تازە و گەنجمان هەوە بێ ئەوانە بە پەرۆش بێ بۆ نووسین بەڵام بەڕاستی ئەمانە سەرۆتی نیشتیمانین ینی هەندێک جار زۆر گەزەڵەن ئێمە نەوتمان هەیە مەسەرەن ئاڵتونمان هەیە بەڵام ئەمانە لە نەوت و ئاڵتون زۆر گرنگترن. لە کۆتایی ئاڵم نووسەرە خۆشەویستەکان ئەوانەی کە نخبەن و لە پێشی کۆمەڵگاون تکایە کتێبەکانتان با ئەوەی داڵغەتان لەسەرەوە بێ وەکو سیدیەکی گۆرانی بێش هەڵبەتە ڕێزمێ بە گۆرانی بێژەکان ئیمزای لەسەر بێ و مەسەرەن هەوڵ بن زۆرترین ئیسفادە بکەن
تکایە هەوڵ بن کتێبخانەی کوردی دەوڵەمەندکەن، هەوڵ بن ئێوە ببن بە نمونەیەکی جوان بۆ میلەتەکەمان، با ئیتر بەجددی کتێبمان خۆش بێت، با کاتێک ئەم ئیشە جوانانەمان کرد کتێبخانەکان بە قەرەباڵغی ببینین.